ئایا بە چ قاتیل دەکوژرێتەوە لە کۆتاییەکەیدا؟ ڕێی و بۆچوونی زانایان هەندێک لەگەر ئەوەیە بە چ کەسەکەی کوشتیە ئەو هادەیکوژیەوە، بە شمشێری کوشتیتی بە شمشێری دەیکوژیەوە، بە سووتاندیتی دەیسووتێنیەوە، بە گولەی کوشتیتی بە گولەی دەیکوژیەوە. ئەوە ڕێی و بۆچوونی زۆرێکە لە زانایانی ئیسلام. هەندێکیش دەڵێن نا بە شمشێری لۆ هەمووانە، بە شمشێری لەسەری دەدەی هەر هەمویان ئەوە حکمی دەبیتن. جا حکمی ئیسلام ئەگەر جێبەجێ بکرێ وڵات دەحەسێتەوە. لەبەر هەندێک کە بەڕێزان و خۆشەویستان لە کۆتاییەکەیدا ئێمە هەر ئەوەندەی دەڵێن لە وڵاتی سوودان ئێمە کە چوین بۆ خوێندن ئوستادێکمان هەبوو خوای تەعالە تەمەنی درێژکا و ئێستاش ماوە، ناوی مکاشیفیە، پرۆفیسۆرە کە لە ساڵانی 83دا لە سوودان لە سەردەمی جەعفەری نومەیری کە جەعفەری نومەیری ماوەیە گوتی تۆبەم کردیە و حکم دەکەم بە شەریعەتی ئیسلام، ئەلەو کاتی ئەو قاضی قوضاتی سوودان بووە. ئەو مامۆستا بەڕێزەیمە زۆر عالم بوو. ئێمە چەند جارێک لێمان پرسی، زۆر مەشهورە لە میسر و لە سعودیا و لە سوودان برەی مکاشفی تەهەل کەباشی زۆر مەشهورە و ناوبانگێکی زۆری هەیە. ئەوە لەوێن دەردەقا و دەق شەریعەتی ئیسلامی چەند ساڵێک جێبەجێ کردیە. دەستی دەیەها دزی بڕیە، دەیەها خەڵکی لە تۆڵەی قەتلی عەمد کوشتیتەوە. ئەمە گوتمان مامۆستا ئەمە حەقوەیە دەستت ماچ دەکەین، پیاوێکی زۆر بەڕێز و سەنجین بوو، ئێمەشی خۆش دەویست زۆر کە نەوەی سەلاح الدینینە و بەتایبەت من لە خزمەتیدا دەبووم و ئەدەبمان لەگەری هەبوو، دەیزانی شتێکی لە عیلم فێر بووینە، زۆر ڕێزی لە ئێمە دەگرت. ئەو پیاوە بەڕێزە گوتمان چەند نمونەیەکمان لۆ بجێڕەوە حکمی ئیسلام خۆشیەکەی لە چێیە؟ چکامەت پێویستە دەستت ماچکەین بەو دەستانەی تو حکمی ئیسلام جێبەجێ کرایە کە ئێستا لەسەر ڕووی زەوی نییە لە هیچ وڵاتێکی سەتاسەد حکمی ئیسلام جێبەجێ کرێ. گوتی دوو نمونەی گچکەتان لۆ دەینمەوە حکمی ئیسلام چەند خۆشە جێبەجێکردنی، بە تایبەت لۆ فەقیر و هەژار و بێپشتەکان. گوتی جارێکیان ڕووبار هەستا لەوێن دەرێکە باران دەباری لە ناکاو، لە هاوینیمە ئێستا لێرە لە مانجی 7 و 8 لەوێ باران دەباری، کاتی بارانبارینە و جستانە لە سوودان کە باران دەباری جاروێ ئاوی نیل زۆر هەردەستی نێزیک دەبتەوە لە گەڕەکەکانی شار و چەند ماڵ و خیوەت و شتیەوەیە هەموو بەبن دەکەون. تی نێزیک بۆ لە یەک لە گەڕەکەکان ئافرەتێک هاتبووە دەرێ، گوتبووە پیاوەکەی جیرانیان ئەو خۆرانە تو لێرە دانایە، ئێستاش ئاو هاتیە هەموو ئاو بە ماڕیمەوە بووە. ئافرەتەکە و بنەماڵەیەکی گەورە و دەوڵەمەند بووینە لە سوودان. قسەی پێگوت بوو، پیاوەکەش لە هەژمەتی خۆی ماڵی هەموو ڕۆیی بوو بە ئاو ئەوانە قسەی پێگوت بووەوە و گوت بووی ئەمن چووکە فەقیرم ئەوام لێ دەکەی. ئافرەتەکە غاری دابەوە ژۆرێ چەقوێکی هینا بووە تا چەقوو گردبووی لە چاوی ڕاکردبوو، چەقوێکی دیشی لێدا بوو، پیاوەکە مرد بوو. ئەو پرۆفیسۆرە بەڕێزەیمە و مامۆستا بەڕێزەیمە مکاشفی فەرمووی هینایەنە لای من حکمەکە، بنەماڵەیەکی دەوڵەمەند بوون ماڕی ئافرەتەکەی. گوتیان چەند پارەی دەڕێی جەنابی قاضی القوضاتی، دەیدەین بەس کیژەکەمان نەکوژرێتەوە. مێردەکەشی هاتبوو لەگەڕیدا، چ دەرێن لۆتان دەکەین؟ حەز دەکەی چ ماڵ و سەروەت و سامانمانەیە هەمووی لەسەر ماڵی ئەو فەقیرەی تاپۆ دەکەین بەس نەکوژرێتەوە. تێمش گوتمەوە شەرعی ئیسلامە، فەقیر و هەژار و دەوڵەمەند ناخوە. گوتم با بانجیان کەم ڕاوەست، لە مەحکەمەی ڕامگرتم، بانجی وانیشم کرد خێزان و هاوسەری ئەو پیاوەی کە کوژرا بوو. تی بانجی منداڵەکانیم کرد و وەلی ئەمرەکانم هەموو بان کرد. تم چ دەڵێن ئێوە؟ ئەوانە عەفیان دەکەن ئەو هەموو مڵک و مار و سەروەت و سامانەتان لەسەر تاپۆکەن. گوتی هەمویان خۆیان کرد بەس ژنی کابرای. گوتی جەنابی مکاشفی قاضی القوضات، داوات لێ دەکەم ئەوەی ئاواتمە شەرعی ئیسلام جێبەجێکەی. سەتاسەت و ئەمن خۆزگەی بەوەی دەخوازم ئەگەر هەموو دنیاشم بدرێتێ ناکاتەوە مێردەکەم، بە قوربانی ئیسلام و قورئان بم. ئەو حکمەی لۆ مندانایە ئێستا ئەو خژنی دڵی من و ماڕ و منداڕم دێ، مادام بە عەمدەن پیاوی منی کوژ دەبی لەبەر چاویمە بیکوژیەوە. سێ جار گوتی پێم گوت، هەر سێ جار وەی گوت. تی خەڵکی تایبەتمان هەبوو، تی یەکسەر هینام و لەوێن دەرێکە
لەبەر چاوی خەڵکەکەی چەندی باب و مێردی پارانەوە چەند بە مەسئولەکان شەفاعەت و تکایان کرد تی لەبەر چاوی خەڵکەکەی ڕامان گرت و درێژمان کرد و شمشێرێکمان لە ملیدا و چونکە ملیشی ئەزیەتدا بوو ملمان پەڕاند مڵی ئافرەتەکەی لەبەر چاوی خەڵکەکەی و حکمی ئیسلاممان جێبەجێ کرد تی لە پاشەنجی کەس نەوێرە بە ئاسانی دەوڵەمەندەکان و بەرپرسەکان لە سوودان کەس بکوژن. تیجارێکی دریش بەوەی کۆتایی پێدەینین تاجیرێکی دەوڵەمەندە بوو. تاجیرەکان جاروێ بێویزدان و مەغرور دەبن. فەقیر و هەژارەکانی لە بەردەستیان ئیش دەکەن حەمباڵ و ئەوەکان جاروێ زۆر لەوان بە تەقواترن ڕێک و پێکترن پیاوتریشن هیچیان کەم نییە ڕزق و ڕۆزیەکەیان وایە دەبی فەقیرن هەژارن ئیش بکەن. گوت تاجیرێکی گەورەی سوودان حەمباڵێکی هەبوو نیوەڕانە دەبی حەمباڵەکەی شتێکە دەینتە خوارێ وەکو فەخفوری و شوشە ئەو هابووە لە سیارەکە و لە ترێلەکەی بباتە مەخزەنی زۆری هەرگرد بوو ماندی بوو ئەویش عەجەلەی لێ کرد بوو تاجیرەکە لەبەر دەرچوی محەلی دەی زوو بە هەمووی بینە خوارێ نەرەی گەرمامە درانگمە ترێلەکە لەسەرم حیساب دەبی سایق دەمینێتەوە. گوتی ئەویش لە ئەخیرەکەی یەکی هینا لە دەستی بەر بۆ هورد و هەڕاو. تاجیرەکە گوتی بێویزدانانە یەک لە فەخفوریەکانی هەرگرت حتا فەخفوری دەگری لە دموچاوی گرت لۆ بەرت داوە شکاندت. گوتی فەخفوری بەددانەکانی پێشەوەی کرد ددانێکی پێشەوەی ساخ لە بن و بۆتکەوە دەرهات و نەزیف بوو گەیاندیانە مستەشفای. تێو حەمباڵە هات شکایەتی کرد کابرای دەوڵەمەند خزم و کەسی هەموو بەرپرس بوون لە سوودان زۆریش دەوڵەمەند بوو. کابرای دەوڵەمەندم ڕاکێشا پۆلیسم نارد هینامە مەحکەمەی کە لە بچەم کرد. گوت کە تەحقیقم لەگەری کرد دەوڵەمەندەکە چەند پاراوە چی دەوێ دەیدەمێ گوتم نەخێر ئەوە حەقی خۆیتی بانجی دەکەم ئەسن و بیسن ددان بە ددانە لە شەریعەتی ئیسلامدا خوا فەرموویەتی. دەڵێ بانجی فەقیر و هەژارەکەم کرد حەمباڵەکەی تمەوە دەوڵەمەندەکە دەرێ ئەگەر نیوەی ماڵی میشی دەوێ ئەمن دەوڵەمەندم سێچار خێزانم هەیە لە بەوەی دەچمە وڵاتان لەگەر بەرپرسان دادەنیشم ددانم هیچ عیبی نییە ئەوە ددانی پێشەوەشە زۆر پێناشیرن دەبم ئەگەر ددانەکەم نەزیف بی و لە بن و بۆتکەوە دەری بینن نیوەی ماڵی خۆمی دەدەمێ بەس ددانم لێ نەبتەوە. چ دەرێ ئێ حەمباڵ واللهی ئەمن پەرۆشی شەریعەتی خوایمە هەموو مارەکەم بداتێ ناکات ددانەکەم و ئەم نیشکاندەوە لەبەر محەلی خۆی مەغروریەتی کرد ئیلا دەبی ددانەکەم لۆ دەرینیە واگە خوا ڕێدەدا. دەڵێ هینام لەگەر کەسێکی لێزان هەموو دەرێنە فەرمان هەبوو دەبی شتەکە لێ بزانی. دەڵێ کو ددانەکەی دەرهینا بوو گوتی چەندی پاراوە دەوڵەمەندەکە بەنجم لۆ لێدەن شەرعەن نابی بەنجی لێ بدرێ تی ئایا ئەتوو بەنجت لێدا وەختی فەخفوریەکەت تێگرت بەبێ بەنج گوتی هاواری دەکرد دەگریاوە چی منداڵانە و دەوڵەمەندە هەر چار پەلیان بەست بۆوە تی ئەو ددانەیان دەرینا لە بن و بۆتکەوە و ماوەیەکیش وەچی ئیوی چەند دەقە ئیوی نەزیف بوو هێشتمان نەزیف بێ ئەو جاناردمان گوتمان دەبڕۆوە ئەوە حکمی ئیسلامە بەسەرت هەتا جارێکی دی دەوڵەمەند نەتانن غەدر لە حەمباڵەکان بکەن. حکمی ئیسلام ئەوەیە بەڕێزان و خۆشەویستان لەبەر هەندێ لە کۆتاییەکەی دەڵێن خوای رب العالمین دەفەرمێتن ئەی خەڵکینە بەڕاستی لە قیساس و تۆڵەسەنەوەی حەیات و ژیان هەیە وفي القصاص حياة يا أولي الألباب أي خلشي خاوان عقل هوش لطول سنوا وخلق كشتنوا أواني بكجي عمدنا جيان بو ايوه برپاده بي اگر دو کس او هلاي کرد اواني دي جرأت ناكن بيكنو انجامي بدن.